یەکێک لە گۆرانی بێژ و هونەرمەندە دەنگخۆشەکان لێرن کە بێگومان یەکەم بەرهەمی ئەو توانی کە ببێتە هۆکارێت بۆ زیاتر ناساندنی و گۆرانیەکەشی تاوەکو ئێستا لەلایەن گوێگرانیەوە هەمیشە ئەوچێتەوە ئەویش گۆرانی برادەرە. دیارەم هونەرمەندە هەرچەنە بەم گۆرانیە ناسراوە بەڵام لە دوای ئەوەشەوە چەندین بەرهەم و بڵێن گۆرانی تری پێشکەش بە هەوادارانی خۆی کردووە. لە ئێستاە بەرهەمی فەلەک ئامادەیە و بڕیارە ڕۆژی سێشەممە لە چەناڵی یوتیوبی خۆی بڵاوی بکاتەوە. ئێوارەی هونەرمەند گۆران ئایاری گۆرانی بێژ لە ستۆدیۆی کورسات مەگەزین میوانە. کاک گۆران سڵاو لەبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لێوەش، زۆر سپاسانە. بڵێم کاک گۆرانی برادەریان بڵێم کاک گۆرانی ئایر. هەڵبەتە ئایر ناوی باوکمە ڕاستە، بەڵامی تر وەکو گۆرانی برادەر بۆ حکومەی زۆر سوانەوە خەڵکەوە سپاس بخوا. ئەو کاتێکە 2015 بڵاوم کردەوە زۆر بەوە ناسرام. دیارە ساڵانێکی زۆری بە سەراتێک پەرەوە بەزۆبزانم ئێستاش هەر لە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ڤیدیۆکان من ئەیبینم یەکێک برادێکی خۆشەویستی هەبێت یا خۆت ڤیدیۆکی بکار گۆرانی برادری ئەخاتی سەروەنیە زۆر باشە. دیارە گۆرانی فەلەک ڕۆژی سێشەمە بڵاوە بێتەوە بە ئێمە و بینەرانی کورسات مەگەزین بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە ببینین، دواتر گفتوگۆی لەسەرەکەی فەرموون. دەست خۆش کاک گۆران، هەستەکەم ستایلێکی تایبەت بە خۆتان ستایلەوە نیە؟ هەموو بەرهەمەکان لەسەرم جۆرە ستایلەیە؟ ستایلەکانی پێشترم کەمێک جیاواز بوو و هەم لە ڕووی تێکستەوە هەم لە ڕووی ئاوازیشەوە. تێکستەکانی پێشتر کە ئیشم لەسەرکردەوە زیاتر کۆمەڵایەتیە، ئەمەمە برادەر و خوشک و بابەتێکی تایبەت. ئەم بابەتیانم زیاتر خۆشەویستیە، حەزم کرد لەو بابەتە کۆمەڵایەتیانەکەمە بێمە دەرەوە. لەگەڵ هەڵبژاردننی تێکستا چۆنی خۆت دەستی تێکست نووسینە هەیە یا خۆت تێکستەکان وەرئەگری لە شاعیران لە بەشێک لەوانی کە تێکستە نووسن؟ بۆ هەردووشی بۆ منەبێت چکە من هەم خۆشم تێکستە نووسم، بۆ حکومێکە خۆم تێکستە نووسم زۆر هەستیارم بۆ هەڵبژاردننی تێکست و بێ بزانم شتێکەکە لەگە منە ئەگونجێ، واتە زۆر گۆرانی بێژێ لەوانەیە ئاسایی بێ لێ مهمێ ئاوازەکەی بەدڵ بێتتر هەر تێکستێ بێت کێشەی نییە. پس بەڕاستی بۆ خودی من وانە چکە بە حکومی خۆم تێکست نووسم ئەوە تێکستیشم زۆریەوە بە گۆرانی بێژەکان ناتوان هەموو تێکستێ قبول بکەم. باشە، داوات لە یەکەن تێکستیان بۆ بنووسی خۆتی و تێکستی بۆ خۆتێ نووسی سەرچاوەکەی ڕووداوێت کە کەسێک کا شتێکە یا خۆت هەر تێکستەکان ئەنووسی و دایان ئەنێ ئیلهامەکە چۆنە لای تۆ؟ لە پێشترا زیاتر ئەوە بوو بابەتێکی تایبەت بەخۆی هەبوو ئەویست تێکستێکی بۆ بنووسم، بەس لە ئێستایا ئاوازێکی غەربی هەیە بۆ ئاوازێکی دەرەوەی هەیە، حەزەکە لەسەر و ئاوازە تێکستی بۆ دانم. زۆر لە ئێستا بەرکەوتم هەیە لەگەڵ ئەو کەسانە کە ئاوازی دەرەوەیان پێ خۆشترە وەک لەمانەی خۆمان بەداخەوە ناوەڵە شتێکی باش نیە، زۆرم پێخراپ. باشە، ئەوە تێکستی بۆ نووسیکەوە لەبەرەوەی ڕەنگە کابرا پێشتر من ئیشم لەگەڵا کردەوە تێکستم پێیەوە، حەزی بۆ تێکستانەیە کە من دامنەوە ئەگەم منیش نەیەمە دوجار ئەو هەر کارەکە ڕاستە بۆ هیوایم کە بە تایبەتیش هونەرمەندانی گەنج بتوانن کە زیاتر ئەو بەرهەمانە بڵێن دروست بکەن و پێشکەش باوەدارانی بکەن کە خزمەت بە گۆرانی موزیکی کوردی کات بۆ 100 ساڵی ئاین دەژبێت. کە گۆران لەگەڵ ئاوازدانانە بینت چۆنە؟ کەمتر بۆ ئاواز کەمتر بەڵێ بەس بۆ تێکست باشم. بۆ تێکست باشی باشە. ئەوەی کە من ئاگادارم
پێشتر بە بڵین لە بەشێک لە کاری تیڤیا کارە کردووە هەستەکەمەوە زۆر سوودێ لێوەرگتۆ چکە لەوەی کە دەنگت خۆشە و توانیت تێکەس بنووسی و ئاوازی باشیش هەڵەبژێری ئەو کارانە شوێن یارمەتی دەرەبوون. وڵاهی من بەدەر لە کاری هوەری گۆرانی وتن هەر ساڵانێکی زۆر ئیدیتەرم و خەریکیشی گرافیک دیزاینم لە زۆر لە کەناڵەکانی شایشم کردووە لە ئێستا فریلانسم بەحکومی کە کارەکانی دەرم زۆر بوو یعنی نەمەتوانی هەم کەناڵ بکەم هەم لە دەرەوەش کارەکانم ڕاپەڕێنم بۆ ئێستا لە ئێستا فریلانسم بەدەر لە کارە هوەریەکانە تاپان زۆر باشە کاتەوە سوودە لێوەرگتۆ بۆ ئەوەی زۆر کاری خۆتی پێ بکەیت باشە. بگەڕێمەوە لەگەڵ تا بۆ گۆرانی فەلەک تێکستەکەی هیکەیە ئاوازەکەی هیکەیە چۆن بوو دروست بوو هەر بەرهەمەکە خۆی تێکست و میلۆدیەکەی هی برای عەزیزم کاکە باوان مرادە لێرە ڕسمەیە بووی وەکو تەوزیعاتی مۆسیقا ئارەنجەکەی لەلایەن کاکزانە عەبدوڵڵایەوە بۆ کراوە ڤایۆلێنیش لەلایەن کاک ئالان کامیل. زۆر باشە. بەرهەمەکە ڤیدیۆکلیپێکی جوانیشی بۆ کراوە ڤیدیۆکلیپەکە لایەنکەوە بۆی کراوە ڤیدیۆکلیپی چۆن بوو؟ لەلایەن کاک ئەژدە جەبارەوە کاری خراجی بۆ کراوە هەڵبەتە بە هاوکاری چەمرایکی ئەزیزم کاکە ڕاستی و کاکە زەرۆن و ئەوبرا ئەزیزانە توانیمان بەرەمێکی جوانی لێ بچکەین. زۆر باشە سەرکەوتوبی تا چەند گرنگە ڤیدیۆکلیپ لەم سەردەمەی ئێستا زۆر جار ئەو پرسیارە لە هونەرمەندە لاوەکانەکەم بزانم تا چەند گرنگە ڕاستی ئێستا بڵین کۆمەڵێک چەناڵ هەیە کە هونەرمەنجە خۆیان بەرەوەی ئەبن و ئەتوان بەرهەمەکانی تیا بڵاوکەنەوە بەڵام ئەکرێت چەندها بەرهەمەکە دەنگ بێت و بگاتە بینەر یاخود لەم سەردەما ئەبێ هەر ڤیدیۆکلیپێک هەبێت بۆ ئەوەی کە بەرهەمەکە بگاتە هەوادارانە. لەسەر ئەو قسەی جەنابەت زۆر جەگلیم لێکراوە کەوتوانە ڤیدیۆکلیپەکانە ئەتوانین بڵین کوالیتیکی زۆر ئەوەی نییە. من هەمیشە ئەوەی گۆرانەکە بەلامۆ گرنگ بووە گۆرانی برادر ئەتوان بڵم هە برادراتی کراوە یعنی لەناو چەند کۆمەڵێک هاوڕێکی عەزیزم ئەو ئیشەمان دروست کردەوە بەڵام لەبەری گۆرانەکە زۆر خەڵک بەدڵی بوو زۆر باشی چۆن ناو خەڵکەوە. من وەکو خۆم ئەڵێم ئەگە گۆرانەکە خۆی بەقوت بێ گۆرانێکی جوان بێ لە ڕووی معنا و لە ڕووی هەموو شتێک و ئاوازەکەشی ئەگە گرافیکێکیشی بۆ بکەیت زۆر بە باشێکیتە ناو خەڵکەوە. بەڵام زۆر کاتیش لێ سیاوای لات و ئەگەر ڤیدیۆکلیپ نەکی بۆ بەرهەمەکەت ناچێت ناڕات بە شوازێکی زۆر باش ناچێتە ناو خەڵکەوە. کەواتە ئێستا سەردەمی ئەوەیە کە ڤیدیۆکلیپ بکەیت لەگەڵ سۆشیال میدیا بێنشانە زۆر باشە زۆر باشی کام ئەکاونتە و زۆر ئاکتیڤە؟ ئینستاگرام و تیکتۆکم. باشە زۆر چاکەواتەوە پرسیاری ئەوەت لێ بکەم لە ئێستا ئەم ئەکاونتانە هۆکارن بۆ ناساندنی هونەرمەندان یاخود دەنگ و بە بڵین هەڵبژاردننی تێکستی باش ئاوازی باش ئەمانە هونەرمەند دروستەکەن وەکو ناساندن زۆر دەوری هەیە دوجار زۆر کات لە هونەرمەندەکان سەپۆرتێکی هونەری باشیان نییە بۆی مەجبورە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆی لە ڕێی سۆشیال میدیاکانیەوە زیاتر پەرە بە کارەونەرەکانی بە وەکو تێکست و میلۆدی ئەویانەکەیتۆ سەر خودی هونەرمەندەکە خۆی سەلیقەی چوانە تا چه ئاستەکە توانێت شتێکی جوان و پڕمەعنادانێ بەڵام وەکو ئەوە بۆ زیادبوونی بینەر هەمیشە وتومە سۆشیال میدیا خاڵی زۆر گرنگە. زۆر باشە لەگەڵ بڵین هەوادارەکانی خۆتا بێنی چۆنە داوات لێکن گۆرانی بڵیتەوە بۆیان دابنێیت یا وڵاهی من بەدەر لە داوای بەرهەمی نوێت لەکەن بەڵێ من هەم بەردەوام خەریکی لای موزیک و ئەو بابەتانم یعنی تەنیایشی منەوە نیە کە ڤیدیۆکلیپ بڵاوکەمە و سەڵتم تەنیا لە ستودیۆیەکە قەتیسکەم وەکو لای موزیک زۆر بەردەوامم ئەمە جگەل لەوەی کە دانیشتنی تایبەت و شتانەشی تەیەکەوێ بۆی من هەمیشە ئاگام لەو کەسانەیە کە جۆگری منن هەمیشە ئازانم حەزیان بەچی ئازام حەزیان لە کام بەرهەمانەیە کە پێشکەشیان بکەم بۆی من قەت دانەبڕام لە زۆر باشە لایڤ موزیکەکانە داوای گۆرانەکە زیاتر لێکەن ئەستەکەم برادر زۆر داوا لێ بکەن برادر زۆر کات یاین بێتاقەتەوەم ئەوە نەوتومەتەوە ئەڕەوڵا ئەمە بەدەر لە گۆرانە کۆنەکان زۆر حەزیان لەو گۆرانیا کلاسیکانەیە کە پێشترەوە مامۆستا عەزیزانە و توانە و هەنێکیان لە ژیانەمان و هەنێکیان لە ژیانانەمان خۆشم زیاتر بەڕاستی وێڵم حەزم لەو گۆرانیانەیە. باشە ئەکرێت لایڤ موزیکەکان هۆکار بن بۆ ئەوەی کە دەنگی هونەرمەنجەکان پەری زیاتری پێ بدرێت یاخود هونەرمەنجەکە ئەتوانێت جگەر لەو ڕێگەی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی کە پەری زیاتر بە دەنگی خۆی بات بۆی دەنگی خراپ نەبێت بتوانێت لە ئایندەیە بە باشی بهێڵێتەوە. بەتەکید وایە لای موزیک هۆکارێکی زۆر باشە بۆ مانەوەی هونەرمەند هەم لە ڕووی مادیەوە بەڕاستی بابێڵین هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ئەوەی کە هەمیشە لەناو خەڵکە ئەمێنێتەوە هەم لە ڕووی مانەوەی ئەو سەڵتە چکە تۆ هونەرمەندمان هەیە
باناو نەبین بەڵام هونەرمەندمان هەیە یعنی ئەتوانین بڵین 5 ساڵیشە گۆرانیی نییە 5 ساڵیشە گۆرانیی نەوتو ئێستا تۆ بێ گۆرانێک بڵێ ئێستا ئەو سەڵتۆک و جاران ئەو جوانێت باتێ قەت ناتوانێت چکە لە بەروی بەردەوام نەبووە بەڵام لای میوزیک ئەتهێڵێتەوە زۆر باشە لە دەستپێکی بە بڵێن گۆرانی وتنی تۆ تاوەکو ئێستا خۆت فێری هیچ ئامێرێکی میوزیک کردو بۆ ئەوەی کە یارمەتی باش کۆڵەن زۆر جار هەیە ئامێرێک ئەتوانێت دەنگی هونەرمەندەکەش بهێڵێتەوە لە بەروی یاریدەدەرێکی زۆر باشێتی بۆ بڵین ئینجۆیکردنی لەگەڵ دەنگی خۆیە ڕاستە من هەمیشە وتم ئەگە گۆرانی بێژ بتوانێت ئالەتێک بە تەواوەتی بزانێت زۆر ئیسفادەی لێگا و منیش هەمیشە هەوڵم ماوە بەردەوام خەریکی گیتارم و لێرە ڕێز سڵامێ بۆ کاکە هێدی خۆشەویست بەردەوام من لەگەڵ ئەو پیاوە بەڕێزەیە هەم لە تەمرینام و بۆ خۆشم زۆر ئیسفادەم لێ کردووە ئەتوان بڵێم ئێستا من هەم لەو ڕۆژەوە زۆر خۆم پێرفێکت کردو زۆر باشم هەم لە ڕووی گۆرانیشەوە توان بڵم بە کاڵ و کوچی قەت ئیژ ناگەم بۆیە هەمیشە ئەو گلێم لێکرێت بۆچی بەرهەمەکانت کەمە وڵی ئەوەیە ینی لە خۆ ڕەنگە هەمومان بتوانین 6 مانگ جاریان 4 مانگ جارێک بەرهەمێ بڵاوکەینەوە بەس نازانم بەڕای من باش نییە شتا ئیترەوەکەوێتەوە سەر و گۆرانی بێژانێکە کە بۆ جۆرە ئیشەکەن بۆ من وە دەستنایەت و بۆ جۆرەش ئیش ناکەم قەت باشە هەڵبژاردننی تێکست لە هەر قۆناغی لە قۆناغەکانی بەڵێن کارکردنی چۆیە و بەرهەمێنانی بڵین بەرهەمێکا بۆ تۆ تێکستەکە لەسەر چه ئاستێک هەڵەبژێری لە ئاستی قۆناغەکەی خۆچ کە تۆ ئاماژەت پێکرد بڵێن لە 3-4 ساڵ جارێکە اینجا بەرهەمێکی تۆ دروست ئەبێت و ئاوازی بۆ دانرێ و دواتر ئاوازەکە هەیە تێکستەکەی بۆ نووسی یاخود بە پێچوانەوە لەسەر قسەی بەڕێزت برادێک گۆرانی بێژە ڕۆژیان پێوتم باشە تۆ 4 ساڵ جارێکیش کلیوە بڵاوگەێت بۆیە سەر لە ناو خەڵکەوە ئەوەدەم خۆم 4 ساڵ جارەکە خۆ نەوەستاوم بەردەوام لە ناو خەڵکام ئەزانم حەزیان بەچی لەگەن نوێگەریان ڕۆشتون بەڕاستی بەس ئەوەیە بوون من خۆمەوەسم لە ڤیددیۆ کلیپە ژنا بەردەوام خەریکم ئەو بەرامانکە لای میوزیکا پێشکەشیەکەم هەمین بڵاو کردوێتەوە وەکو بابەتی تێکست هەمیشوتمە بە لەگە سەردەما بیت نابێت تۆ بەس بیر لەوە بکەیتەوە بڵێ ئەچم بەرهەمێکی کۆن نوێیەکەمەوە باشە نەک یانی مەسەلە بڵم ئەوە شتێکی خراپە بەڵام پێویستە خودی خۆشت شتێک بەرهەم بێنی ینی بۆچی مێسە گۆرانی برادرم بەرەمێناوە کە پێش من هەر گۆرانێک بۆ برادر وتراوە بەسەر خەمێکایە خەمێکی تایبینەوە بەرەمە بەڵام ئەم جارم گۆرانی برادرم وتووە تەنانەت دوو برادرە چوون بۆ سەفەری دەتوانەوە گۆرانیە لە بینیەکە بمێنێتەوە وەکو یادگاری لە بینیانە ڕاستە ئەکەواتە شتێکم هێناوەتە بوون لە نەبوونێکەوە ئایا شوتمە بچپی زەکات و هەرمیشە بڵی بەرهەمێکی کۆن نوێیەکەمەوە ئەقیچەکە ئەبزانین خۆت ئەتوانیت چی دروستکەی من لەگەڵ ئەو ڕایام لەوانێ بۆ کەسێکی کە جیاواز بێت زۆر باشە گۆرانی خوشک چۆن دروست بوو بۆ خوشکەکەی خۆت بوو یان بۆ هەموو خوشکێک بوو گۆرانی خوشک لە نەبوونی خوشکەوە دروست بێ خوشکم نییە زۆر جاری قسەم کردووە بۆ من ئەو مەعاناتە ئازانم مەزام چەند ناخۆشەکە لە ماڵا خوشکیتیانە بێ چەند قورسێکە دە سەر دایک سەر من بۆن مەکە خوشکم نییە بۆیە ئەو بەرەمە جوانی لە دروست بوو ئەو بەرهەمە چۆن چۆنە و خەڵکەوە خەڵک تا چەند حەزیان پێ بوو زۆریان بەدڵ بوو یعنی ئەتوانم بڵم من دوای گۆرانی برادر زۆر قورس بووم من توام بەرهەمێک دوای ئەو دروستکەم گۆرانی برادر ئەو کاتە زۆر شەڕی ئەم بینە روشتە نەبوو 2015 ئەو دەوروبەرە بەس زۆرترین کەسەوەی کورد بێ جۆی لەو گۆرانیە بوو بۆ من زۆر قورس بوو بەرهەمێک دوای ئەو دروستکەم ئەتر حتا ئەو بەرەمی خوشکم دروست کرد زۆر هیلاکێکردم بەڕاستی چکە نەم ئەزانی ئایا ئەتوانم برادری پێدا بۆشم چۆن و حاڵی چۆن توانم مەسەل لە برادر جوانتە دروستکەم سپاس بۆخوا لە یەک ئاستان لای من برادر و خوشک زۆر باشە لە ئێستا تێکستی تر ئامادە یان جارێ 4 ساڵی تر بوەستن هەوادارەکانە دوای فەلەک وەڵاهی ڕەنگەی تر لەمەوە ئەو 4 ساڵەکەم کەمەوە بەس هێشتا وا ناگەم کە بە بەردەوامی ئیشم هەبێ من نازانم من حەزاگەم وا ئیشکەم لە ئێستەیە مەشغوڵی کارێکم بەرەمێکی هونەریە کە ئاوازەکەی هی مامە و تێکستەکەشی هی گۆرانی شاعیر عەبدوڵڵا گۆران ئاوازەکەی باوکم و مامم لە ساڵانی نەوەکان لە فەڕەنسا وتیانە منی ژەمەیە وەکو فایق بۆیان تازەکەم کاتە بڵێن بەرهەمێکی جوانی باوک تومام تۆ دووبارە بەدەنگی خۆت هەردوو بابەتەکە تێکەڵ کێشەکەیت بۆ هیوایم کە بەرهەمێک بێ بەتڵی هەوادارانی خۆت بێت سوپاس بۆ گۆرانی بێژ گۆران ئایر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ما بوو دووبارە بەخێر بێت سپاس بۆ سپاس بۆ تۆ سەرکەوتوو